سڵاتان لێبێ ئێوارەتان باش ئازیزان خۆشحاڵین لە بەرنمەیەکی نوێی بیر و ڕاکان لە گەڵتان شا دەبینەوە. لەم بەرنمەیەدا باس لە لێسەندنەوەی متمانە لە نووری مالکی یاخود ئیستیجوابی نووری مالکی لە پەرلەمانی عێراقی دەکەین. ئایا هەنگاوەکان بەرەوکوێ دەچن؟ ئایا لێسەندنەوەی متمانە لە نووری مالکی کۆتایی بە کێشەکانی هەرێمی کوردستان دەهێنێت لەگەڵ بەغداد یاخود کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا بەردەوام دەبێت؟ ئایا دیکتاتۆریەت یاخود تاگڕەوی نووری مالکی تا کوێیە؟ بۆ ئەم مەبەستەش میوانداری هەر یەک لە بەڕێزان کاک جعفەر ئیمنکی ئەندام و تەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان، هادی عەلی سەرۆکی پێشووی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی، سەفینی مەلاقەرە هاوڵجوراوی بزوتنەوەی گۆڕان، هەروەهاوا بڕیار بوو کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئامادە بێ، بەڵام پێش بەرنامەکە ئاعتیزاری خواست و نەهات ئامادەی ئەم بەرنامەیە نەبوو. زۆر بە خێراتندان دەکەم کاک ئەفرەمەوێت لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم و لەوە بپرسم ئایا هەنگاوەکان بەرەو لێسەندنەوەی متمانە لە نووری مالکی بە کێو گەشتووە؟ دیارە هەنگاوەکان بەردەوامن. مەسەلەی ئیستیجواب لە پەرلەماندا مەسەلێکی زۆر ئاساییە. لە پەرلەمانی عێراق بیت یان هەر پەرلەمانێکی تر بیت، لە نظامێکی دیموکراسی بیت، ئەو نظامە جێگیر بیت، نوێ بیت، تازە پێگەشتوو بیت، ئەوە مەسەلێکی دستوریە. بەداخەوە ئەو هەنگاوانەی چاکسازی کە چاوەڕوان بووین حکومەتەکەی بەڕێز نووری مالکی و خودی شخصی بەڕێز نووری مالکی کە وەڵاممان بدەتەوە بە عملی وەڵام بدەت، چاکسازی لەسەر هەموو ئەو بوارانەی پەیوەستم بەوەی کە مەبدەئی شەراکەت ڕێزی لێ بگرێتن و پەیڕەو بگرێتن، شەراکەت لە ناو حکوومەتدا، تەوافق لە ناو پەرلەماندا، ئەمە ئەو پرینسیپانە کە بڵێ لە ڕێککەوتنی هەولێر ئەمە ئیقرار کراون. حکومەتێک لە بەغدا پێک هاتبی لەسەر بناغی ڕێککەوتن ئیتیفاقێک دەبێ ئەو ڕێککەوتنە بەردەوامی جێبەجێ بکرێت. ئەمانە جێبەجێ نەکران کە جێبەجێ نەکران بەڕاستی دیاردەی تاکراوی ئەمە مەسەلێکی سەلمێن ڕاوە، نە لەلایەن بڵێ ئێمە و پەیمانی کوردستانی. تەسەوەر دەکەین ئەوەی لە بەغدا چاودێری سیاسی بیت یان پەشدار بیت لە حکومەتدا یان لە دەوری حکومەت بیتن، ئەمە بەزەقی بەدی دەکرێتن. تەماشا بکە لە کۆنتترۆلی لەشکری عێراقی کە لەشکرێکی یەکجار زۆر گەورەی عێراقەتی، ئەمە لە دەستی شخصی بەڕێز نووری مالکیە و مەکتەبەکەیتی. پێشوی بچیتنە ئەو تەفاسیلانە، ینی لە دوامین لێدوانەکانی فازڵ میرانی باس لەوە دەکات کە مالکی دیکتاتۆر نییە. ئەمە پاشەکشەیەک نییە لە لێدوانەکانی پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر مالکی؟ خۆی من بەڕاستی هەرچی بۆ چوونەکە بیتن ئێمە دەترسان کە عێراق بخلیسکێت بەرەو دیکتاتۆریەت، بەس وشەی کە شخصی نووری مالکی نام ببرێت بە دیکتاتۆر ئێمە نەمان کردووە. یعنی لە ناو سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان جەنابی سروو کەس ئەم ناوەی نەهێناوە بەو شێوەیە. باسی تاکڕەویمان کردووە، چونکە ئێستاش ئێمە بڕوامم بەوە هەیە کە مەسەلەی حکوومەتی ئیتیحادی لەسەر بناغێکی ڕێککەوتنە کاتووە، بە کودەتا نەهاتووە. لەبەرەوە ناتوانین ئەو ناوە بۆ شخصێک ببین بڵێن ئەمە دیکتاتۆرە، بەڕێگاکی دیکتاتوری نهاتووە، ممارەسەکی تاکڕەوی دەکەت. یعنی حقت ئێمە ڕخنەما لە تاکڕەوی هەیە، لە سلوبی تاکڕەوی هەیە، بەس بلێن ئەم نظامێکی دیکتاتۆرە شخصەکە دیکتاتۆرە دەبێت باسی کودەتا بکەین، باسی ئەسالیبی تر بکەین. لەبەرەوە دەبێت بە دقت ئەم وشانە بەکاربێنین، بە دقت ئەم وشانەمان بەکارێ ناوە، بەڵام ئەمە بەردەوام بێت بە تەکیت عێراق بەرەو دیکتاتۆریە. ئەگەر وڵات کاکادی ئەگەر ئەمە یاریکردن نییە بە وشەکان تاکڕە و دیکتاتۆر و یعنی جیاوازی لە نێوان تاکڕە و دیکتاتۆرە چییە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. وەڵا مەسەلەی ینی ئەوەی کە جەنابەت باسیەکەی پەیوەندی بەو قەیرانەوە هەیە کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە. ئەوەش وازانم ینی دوو دیوی هەیە، دیوێکی هەر ئەو کێشانەی کە ساڵانی ڕابردووش بەردەوام بووە لە بینی هەرێم و بەغدا کە مەسەلەی مادەی ١٤٠ جێبەجێ نەبوونی، مەسەلەی وەزعی پێشمەرگە، مەسەلەی نەوت و غاز، ئەوانە هەمووی بەردەوام بوون. ئەوە کۆڵەی ساڵانی ڕابردووش بەردەوام بووە. هەر لەبەر ئەوش بوو ڕەنگە هێکی لە هۆکارەکان ئەوە بوو کە دوای هەڵبژاردنەکانی 7 2010 لەسەر ئاستی عێراق پێگەێنانەوەی حکوومەت زۆر دواکەوت، 8 مانگ دواکەوت. ڕەنگە هۆکارێ لە هۆکارەکان هەر پەیوەندی بەوە بوو، بەشێکی پەیوەندی بە شخصی سەرۆکوەزیرانەوە هەیە، ئەو دواکەوتنش ڕەنگە بوو ئەوە بوو. ینی ئەوەی کە بەرەو ئەوە ڕواکە بڵین
بەرەو تاگەڕێوی یا بەرەوهین ئەوە ینی سا ئەوانەی کە ئەو کاک جعفەری جوتی ئەوانەی کە لە بەغدا لە نزیکەوە لە دووری شەوەرە توانێت تێبینی ئەوە بکرێ هەست بەوە کرێ کە مالکی ینی سوودی هەوڵەدا سوود لە ینی لە دەسەڵات ئەو دەسەڵاتی کە هەیەی وەری بگرێ بە ئاراستەیە کە وەختی لە دوای ڕوخانی ڕژێم ئەو دەستوری هەمیشەی لە عێراقا هاتووەتە کایەوە دەسەڵاتی سیاسی سیستەمی سیاسی لە عێراقا لەسەر سێ بنەما دامەزراوەیەکیان مەسلەی فیدرالیەتە کە ئێستا زیاتر هەرێمی کوردستان فیدرالیەتی هەیە و بێگومان باسی ئەوەش هەیە کە ئەگەر هەر پارێزگای هەر دوو سێ پارێزگای تریش بیانەوێ فیدرالیەت دروستکەن بافی ئەوە خۆیانە دروستی بکەن ئەوە یەکی فیدرالیەتە دووەمیان لامەرکەزیەتی پارێزگاکانە کە لامەرکەزیەتەکەش معلومە هەیە ینی ئقرار کراوە لە دەستورە سێمیشان تەوافقی سیاسی بۆ پێگەێنانی حکوومەت و کاروباری عێراق ئەوەی کە ڕەچاوەگرێ مالکی لامەرکەزیەتەکەی ینی تاتوانی بڵێ لامەرکەزیەتی پارێزگاکانی تا حدی هەوڵەدا بەرەو لاوازی بەرێ ینی بەرەو مەرکەزیەتی بەرێ مەسلەی فیدرالیەتیش ئەوە هەروکو خۆی پارێزراوە تا ئێستا ڕەنگە نەیتوانی بێ کارێ بکا کە فیدرالیەت هیچ هینێکی بێتە سەر ئەوەی کە پەیوەندی بە تەوافقی سیاسی وافقی سیاسیەکەش خۆی بۆ خۆی حکوومەتەکە دروست بووە بە تەوافقی سیاسی درەوە تا ئێسش خۆ نوێنەری هەموو لایەنەکانی تایە بەلایەنە کوردەکانیشەوە بەڵامی تر مەسلەی ئەوە کە تاگڕەوی ئەوە ینی ئەوە هەست پێکرێت ئەوانی کە لە بەغدان هەستی پێەکەن کە مالکی ئێوێ بەرەو جۆر هەم بە جۆر بەرەو مەرکەزیەتی بەرێ هەر بەرەو تاک حیزبی کە حیزبی داوەیە هەم بەرەو بڵین تاگڕەوی کە شخصی خۆی ئەمە ینی ئەوە هەستی پێکرێ ئەوە مۆزوعێکە ڕاستە ئەوەیە بەڵامی تر ئایا ئەوە ئایا ئەوە هەر پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە ینی ئەو کێشەیە کە ئێستا لە چۆنێتی بەڕێوەبردننی کاروباری عێراقایە پەیوەندی بەس بە هەرێمی کوردستانەوە نییە پەیوەندی بە هەموو عێراق باشە بۆ هەرێمی کوردستان بووە وەک ئەڵێن کەواسووری بە لەشکر کە ئەم شەڕی کرد لەگەڵ خۆی ینی ئەوە ینی مەسەلەکە لەوایە کە ینی وە منش قەنەعەتم وایە کە ڕاستەوخۆ تەنها بەڵێ کوردستانی بەشێکە لە ینی ئەو کێشەیە کە لێ دروستە بێ بەشێکیشی ڕوبەڕووی کوردستانە بێتەوە بە زوازانم ڕاستەوخۆ ئەوەنەی ڕوبەڕووی پێگاتەکانی تری عێراق بێتەوە لایەنەکانی ترێ بێتەوە بەقەدەر ئەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان نەبێت توێن لە هەرێمی کوردستانە بتوێنێت تۆی فدرالیت چەسپا و ئێرە موسساتی خۆی هەیە و تا ڕادەیەک ینی ئیمکاناتی خۆی هەیە و هێنی خۆی هەیە ئەگەرچی مەشاکیلەکانیش بۆ خۆی هەیە بەڵام بادان بە پلەی یەکەم ئەوەنەی ڕوبەڕووی پێگاتەکانی تری چ سیاسی چی تایفی ئەبێتەوە ئەوەنە بەو دەرەجێ ڕوبەڕووی هەرێمی کوردستان نابێتەوە کاک سەفین ئەی هەرێمی کوردستان چ سوودێک ئەبینێت لەمەی کە ئێستا دژایەتیکردنی مالکی یاخود گۆڕینی مالکی ینی بە چ سوودێکە گەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئێوارەتان باش وڵای من حەزم لێە لە تۆزێک بگەڕێنەوە دووە لە بۆ سەرەتای دروستکردنی ئەو حکوومەتێک کە ئێستا لە کاردایە و ئەو حکوومەتی ئێستا هەوڵ دەدرێتن ئەو حکوومەتە هەمووتان لە بیرتانە 2 ساڵ پێش ئێستا لەسەر دەست پێشخەری سەرۆکی هەرێم کۆبوونەوەی هەموو لایەنەکان کرا وەکو مامۆستا ئاهادی ئیشارەتی پێدا فترەی زۆر بۆ حکوومەت تشکیل نەدەکرا بۆ ئەزمەکی گەورە بە تایبەتیش مشکلەکە لە بینی عێراقیە و بینی ئیتلافی وەتەنی بوو کە ئەوان پێک نەداتن دەنە کورد ئەو دەمە مەشهور بوو کە کورد بەشێک نییە لە مشکلە بەشێکە لە حەل و کورتیز مشکلەی نەبوو مشکلەکە زیاتر لەسەر ئەوانە بوو لەو هەولێرەی کە لی دانیشتوون هەمویان کۆ کردەوە و دانیشتن و حکوومەتیان پێکیناوە بە ئیتفاقی هەمویان نوری مالکی کە برێن نوێنەری ئیتلافی هەرە گەورەی ناو پەرلەمانی عێراق بوو ئەویان ڕاستپات کە حکوومەت تشکیل بکاتن و ئەوەی بکاتن بۆ سوالەکەی تۆ ینی ئەو حکوومەتە بە موافقەتی هەموو لایەکان ئێمە وەکو گۆڕان بەشدار نەبووین نە لەو حیوارانە نە لەو ئیتیفاقیانە نە ئاگاشمان لە ئیتیفاقەکانن پەرلەمانی کوردستانش بەداخەوە ئاگادار نەبوو لەو شتانە کە دەبواە ئەوانە هەمووی بە ئاگاداری پەرلەمانی کوردستان وەکو نوێنەری خەڵک هەموو ئاگادار بن و بە شەفافیت ئیتفاق و شتەکان کرابایە ئەو کرابایە ئاگادار نەبووین و ئێمە بەشداریش نەبوون لە حکوومەتەکە و لە ئیتفاقیەکانیش ئاگادار نەبوونی بۆیە ئێستا هەر قسەیەک بکەین لەسەرەوەی کە ئایا ئەوان چ وعدەشیان پێکتریدایە مالکی چ وعدەشی بە سەرۆکی هەرێمدایە و جێبەجێ نەکردووە سوالەکەی من ببوورە ئەوە ینی مەبەستم لەوە بۆ ئێمە کە وەک کورد وەک هەرێمی کوردستان تا چەند سوودمەنە بێ لەم کێشەی ئێستا یاخۆ لە لابردنی مالی ئەوجا دەگەمە ئەوەیە ینی پێم وابوو مەسەلەن کورد دەبی سوالەکە بەو شێوەیە بکرێتن کورد چی لە بەغدا دەوێت
چمان لە بەغدا دەوێت هەر کەسەکە هەرێ بۆ سوالەکەی تو بە محەددی ئەم پێم وانە مشکلەکە بەوە حەل بێکە مالی چی بێتن زعفەریش کاتی خۆی لەسەر داوای کورد لاسو و گۆڕیان بە مالیچی و مالیچیش دیسان لەسەم مبادرەی سەرۆکی هەرێمەشی باسمان کرد لەسەم مبادرەی سەرۆکی هەرێم کراوە ڕئیسی وزەراوەوە کرا هیچ لە مەسەلەکە ناگۆڕیتن هیچ لەوە ناگۆڕێتن ئێمە دەبی بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئێمە وەکو کورد وەکو نەتەوەیەک کێشەکانمان لەگە بەغدا چییە و تەرکیز بکەینە سەر ئەو کێشانەی کە دەمانەوێت داواکاریەکانمان لە بەغدا چییە ئێستا خۆمان شەریکین لەو حکوومەتە شەریکی لەسەر شێوەی شەراکەت بەغدا بەڕێوەدەچیتن نەگوەکو پێشارەکە کورد لە چیا دانیشتیە و ئەوانش لە بەغدا ئەمە مەتالیب تەقدیم دەکەین و ئەوان جوابمان دەدەنەوە یان ئەوە دەکەین بەشدارین و بەشداری حەقیقین لە حکوومەتی عێراقی لە هەموو مشکلەکان و ئەوکانیت کە پێم وانە کورد کە خۆی کردە تەرەف لەو مەسلەیە و خۆی کردە بەشێک لە مشکلە لە کێشە پێم وانە ئەوەی کە کاک زعفەری ئیشارەتی پێدا کە بەرەو دیکتاتۆریێت بڕاتن یان بەرەو تاگڕێوی بڕاتن ئەوە مشکلەی کورد نییە بەتەنها مشکلەی عێراق هەمووی مشکلەی هەموو عێراقا و کوردیش حسەکی بەبەردەکەویتن لەوە ڕاستە بەڵام ئێمە پێم وایە دەبێت لەسەر هەندە شتیت کە پێدا بگرین بەسی ئەو پێداگرتن لەسەر مەسەلەکانی کێشەکەین بەس با پشمەوە لای کاک جعفەر کێشەکانی ئێوە یاخود هەرێمی کوردستان یاخود ئەو کێشانەی ئێستەی کورد لەگەڵ مالیکیە چییە؟ یعنی بۆچی کورد ئێستا ئەم داوایە پێشکەشەکە کە مالیکی نەمێنێت متمانی لێ بسەنرێتەوە کێشە ئەساسیەکان چییە تاکو ئێستا وازەح نییە لە لای خەڵک خۆی پێش بێماوە وەڵامە باسی دوو خاڵ دەکەم یەک بەڕێزت باس دەکرد گەمەکردن بە وشەکان حقەت ئەوەی ئێمە دەڵێن گەمەکردن نییە بە وشەکان دیکتاتۆریات دەبێت هەر دیکتاتۆر ڕۆژی یەکەم تاعتیلی پەرلەمان بکات و دەسەڵاتی قەزایی و یاسادانان هەردووکیان تاعتیل بکات و دواتر دەسەڵاتی جێبەجێکردن بەدەستی خۆ بگریتن ئەوە لە عێراق ڕۆی نەداوە تا ئێستا لەبەرەوە ئێمە وشەی تاکرەوەی بەکاردین ئەو کاتەی ڕۆ بدەت بە تاکی تێمە و وشەی مستحقاوە بەکاردێنین ئەوە مەسەلەکەی دووەم بۆچی کورد ئێمە دەڵێن ئێمە وا دەڵێن یعنی تەسەوەر دەکەین لەوە شەرت نییە هەموو هێزەکانی سیاسی کۆکمە لەسەر تەشخیصەکە بەوشیوە بەڵام مەسەلە کە تو چۆن ئەو مەسەلەن ئەم کێشەیە چی معاملێک لەگەڵ دەکەی بەرەوەی ستێج بە چ جۆرێک ئەمە مۆزوعێکی ترە یعنی تەسەوەر ناکەم یعنی هێزەکانی عێراقی ینی شەرچ نییە هەموو ڕێکەوە لەسەرەوە ئەوەی بۆچی کورد یعنی حقات ڕێکەوتنی تر ڕێکەوتنی هەولێر بناغاکە کورد التزامێکی ئەخلاقی هەیە کە ئەو تەرەفانە هەمووی لە هەولێر کۆ ببنەوە و کورد بەشێک بوو لە چارەسەری ئەو کاتێککە کورد بەشێک بوو لە چارەسەری تەسەوەر دەکەم دەبێتن کە گرفتەکە بە ئاراستێکی خراپ بچیتن وارستەکەی تاکراوی بچیتن ئەوجا کورد دەست پێش خەربیتن یان هێزێکی تری عێراقی دەست پێش خەربیت ئەوە یعنی معنایەوە نییە کە دەبێت کورد بێدەنگ بیت چاوەڕوانی ئەوە بێتن تەرەفێکی تر دەنگی خۆی بەرزکەتەوە بۆی ببرێتن تاکراوی لە عێراق چیتر قبول نییە ئەمە لانێکی ئەخلاقیە تەسەوەر دەکەم التزامێکی سیاسیەش کەواتە تەنها کێشە مەسەلە تاکراوی مەسەلە ئەوەی پرسیارەکە حەقە چیمان لە بەغدا دەوێت ئێمە لەگەڵ بەغدا ئێمە لە کوردستان لە 91 تا 2003 ئێمە نیوچە سەر بەخۆیمان هەبوو کە لەگەڵ لە عێراقی نوێدا بووینە شەریک لەسەر ئەساسێک بووینە شەریک شراکەتەکە واتە ئیتحادێکی اختیاری لەگەڵ عێراقی نوێ لەسەر ئەساسی شراکەتێک ئەوش بینمان دستورێکی هەمیشەیی هەیە ئەم دستورە هەمیشەییە کە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقی باز دەکەت دەڵێت فدرالیەت ئەوەیە هەڕەشەیە لەسەر یەک پارچەی خاکی عێراق بەڕاستی ئێمە نیگەران دەبین یعنی لەسەر ئاستی بەڕێز نووری مالکی ئەم قسە بکرێت یادی ئەم فدرالیەتە چییە مەی لە عێراق لە دستوری دایم هاتووە دوام ئێمە و بەغدا بەڕاستی گرفتمان دیموکراسیەتە ڕاستە یعنی دیموکراسیەت تازە پێگەیشتووە بەڵام بە شێوازێکی وا تاکراوی بکرێت وەزیرەکانی تۆ ناتوانن ڕۆلی خۆ ببینن وەکیل وەزیرەکان ناتوان ڕۆلی خۆ ببینن لەسەر ئاستی لەشکر هەر بە تەواوی فەرامۆشی ئەوەی تر هەمی التزاماتەکەم بکرێتن ئەدی چۆن ئێمە نیگەران نەبین چۆن ئەمە بە هەڕەشە تێنەگەین هەمیشە لە بەغدا ببینە لەسەر ئاستی سەحافە و غێری سەحافە تعاملێکی وا لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت کە خێر بە هەرێمی کوردستان دەکرێت 70% بە هەرێمی کوردستان دەدەن هەمیشە هەڕەشە لەسەرەوەش دەکرێتن تۆ بوت نەبیتن باسی نەوت و غاز بکەی
بەڵام بۆ بەڕێ شارستانی هەبیت هەرچی گرێبەستەکەی بەتەنیا لە ژوورەکەی خۆ گرێبەست ببەستیتن واژوو بکەتن یعنی ئەمە چیت چۆن تێدەگەین لەبەرەوە ئەو مەسەلانە زۆر جددینە مەسەلاوە نییە مەسەلێکی میزاجی بێت لە بینی کورد یان هاوپەیمانی کوردستانی لەگەڵ بەغدا زۆر هەوڵیاندا بە شێوەیەکی وا وەسفی ئەم ئەوە بکەن قەیرانە بکەن کێشە بکەن لە نێوان هەرێمی کوردستان کە شخصیە یان بە هەموو ئارەستێکی تر باشێک کە باسی ئەوە بکەین ئەمە پرسیارێکی سادەیە هەوڵەتێک هەموو لە هەوڵەتێک لایرە جێگیری سەرۆک کۆمار بە عملیەکی دیموکراسی پەشداری لە پرۆسێکی دیموکراسی کردووە هاتووە بۆیە جێگیری سەرۆکی کۆمار وا بە ئاسانی دەربکرێت وا بە ئاسانی اتهام بکرێت هەرشە لە خەلکی تر بکرێتن ئێستا هەرچی ئەوەی واژووی کردووە لەسەرەوەی سەحبی سقا ئێستا دەبینێت دوێنش تەسریحێکی وا هەبوو لە ئۆفیسی بەڕێز مالکی و لیستی عێراقیە کاوانە ئێستا لە ژیانی خۆ دەترسن لەبەرەوە ئەم کێشە جددینە ئەوەی ئێمە باز دەکەن کەش ئیتیهامی عێراقیەکە بەوەی کە ئەوی ئیمزانەکە لەسەر لێسەنەوەی متمانە بە هەڕەشەی لێکرێ با بچمەوە لای مامۆستاهادی مامۆستا یعنی لە نووسینێکتە باس لەوە دەکەیت کە یەکگرتووی ئیسلامی هەڵی کردووە کە پەلی کردووە لەوەی کە داوای متمانە لێسەنەوە لە مالکی بکە و بەمەش متمانی جەماوەری لەدەستداوە یعنی مەبەستە چییە بۆچی ئەم خۆی من ئەو وتارەکە نووسیمە زیاتر ڕاستی باسی بوجە و پرسی چاکسازی لە هەرێمی کوردستان لە دوایە گەینە سەرەوە بەڵام ینی بڵین لابەلا ینی ئاماژەیەکی بەسیتیشم بە و مەسلەیە کردو ئێوە زیاتر ئەو مەسلێتان زەق کردوێتەوە ئەوش ینی وەکو بڵێ من لەگەڵ برادرانی مەکتەب سیاسی کردێتشا قسەم لەو بارەیەوە کردووە کە ئەوە تەبیعیە کە لە هەموو مەسەلەکانی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان پەسەلێنەوەیەکانە بووە لیستی یەکگرتو لە ئێستا لە ساڵانی ڕابردووشە هەمیشە ینی هەڵوێست بووە لەگەڵ کوتلەی هاوپەیمانی هەموو کوتلە کوردیەکانەکە لە بەغدا ئیشەکەن ینی لەگەڵەوەشە کە وەزع هەر چوانێ بوو بێ لەگەڵ یەکگرتو لێرە لە هەرێمی کوردستان ئەوە مەبدەئیان شتێکە کامی لەسەری متفقین کەس مشکلی نییە لەو ڕۆیانی کەس سینە لەسەر ئەوە بەڵام لە چۆنێتی وەرگرتنی بڕیارەکە لاین تەوقیتی بڕیارەکە من بەڕای من لە هەرێمی کوردستانە پرسی چاکسازی هەیە پرسی چاکسازی لە دوای حەڤەی شوبات بووە پرسێکی ئەساسی لە هەرێمی کوردستانە بەڵام لە ماوەی ئەو چەند مانگی ڕابردووە بە بۆنەی سەرگەرمی بەشێکی یاداڵبوونە شەرنی هەمووی بەشێکی بە بۆنەی سەرگەرمی بە قەیرانی عێراقەوە ئەتوانی بڵێ پرسی چاکسازی لە هەرێمی کوردستانە لە بیر چوویەوە جگە لەوە یەکگرتو خۆی بۆ خۆی کێشەی هەبوو لەگەڵ برادرانی پارتی یعنی ئەوە یەکگرتو مەبدەئیان ئەوەی تەبیعیە کە ئامادەیان هەبێ بۆ ئەوەی کە هەڵوێست بن لەگەڵ کوتلەی هاوپەیمانی لەگەڵ هەموو لایەنە کوردیەکانە لەو ئەو مەسەلە هەر مەسەلێکی تریش بێتە پێشەوە بەڵام بووایە پەیوەست کرا بە مەسەلەی پرسی چاکسازی و پلەی یەکەم و ئەو کێشەی کە هەیە لە نێوان با بڵێن یەکگرتووی ئیسلامی کوردستان و برادرانی پارتیە بەڵێ بەس لەوە کرێت کە ئێوەش فشارێکتان لەسەرە ینی وەک یەکگرتووی ئیسلامی بۆ ئەوەی داوای متمانە لێسەنەوە لە مالکی بکرێت فشاری ئیخوانی جیهانیە ینی ئەمە تا چەند وا نازانم لەو بارەی یەکگرتو هیچ جۆرە فشارێکی لەسەر کاک سەفین تۆ ئەم مەسلەیە چۆنە بینی مەسلەی باسی لەوە کرد کە چاکسازی لە هەرێمی کوردستانە مەفرۆز بوو بکرێ بەڵام ئەو هەرچەند چاکسازیەکە نەکراوە یەکگرتو لەگەڵ هاوپەیمانی کوردستانیە یەکدەنگ بووە واتە هەوڵی داوە یەک ریزی کورد لە بەغا بپارێزێ ئێوە بۆچی هەوڵتان نەدا وەک ئەمان کە یەکگرتو کۆمەڵ هاوپەیمانی ئێوەن لە هەرێمی کوردستانە لە وەک ئۆپۆزیسیۆن بۆچی ئێوەش ئەوەتان نەگرتە بەر و کە داوای متمانە لێسەنەوە لە نووری مالکی بکەن ئێمە لە سەرەتاوە ڕامانگەیان کە ئێمە ئاگاداری ئەوەی اتفاقیانە نین کە لە بینی لە نێوانیاندا کراوە و هەر دەمایەکی پێویست بکاتن ئێمە وەکو خواستەکانی نەتەوەی خۆمان خواستەکانی نیشتیمانی کورد هەلوێز وەربگرین هەلوێز وەردەگرین و پێویستیش ناکە کەس داوامان لێ بکە کە هەلوێز وەربگرین و لەژێر فشاری هیچ ئەوەشیش دەنگ دەدەین نە دەنگ نادەین ناکەوێت لەژێر هیچ فشارێکی دەرەوە ئەوانەوە تقریبەن هەتا ئێستاکە بزوتنەوەی گۆڕان ئەو سربەخۆیی خۆی پاراستووەوە بە شەفافیت ڕامانگەیاندووە بەڵام بۆ ئەوەی کە بۆ هەلوێستمان وەرنەگرتە بەرامبەری ئەمە پێمان وانە مشکلە ئەساسیەکانی کورد لە ئەوەیە دەبواە لە سەرەتای ئیتفاقیکە پێم وایە قەیرانەکە زیاتر
لەسەر کێشە حیزبیەکانە نەک ئەمە برێن کێشەی شخصیە لە بینی دوو کەسانەوەوانە بەڵام پێداگریە لەسەر کێشە حزبیەکان یان لەسەر دەستکەوتە حزبیەکان دەنا مەسەلەکانی کورد و خواستەکانی کورد لەگەڵ مەبەست نەوتە تەنها نەوت نا بەڵام خواست دەستکەوتی حزبی نەک دەستکەوتی نەتەوەی دەستکەوتی نیشتیمانی دەنا دەستکەوتە نیشتیمانیەکانی ئێمە دیارە پێش هەمیان ناوچەدا برێنراوەکان و کەرکک و شوێنەکانی تکەیە کە ئەوانە نە لە ئیتفاقی هەولێر پێدەستی باسی کرابی لەو کۆبوونەوەانەی کە دەرکەوت هەر لە ناو لیستی کوردستانی خۆیان باسییان کردی دەرێن باسی نەکراوە باسی ئەو مەسەلانە نەکراوە و نەکراوەتە شەرتێک بەسەر مالیکیدا کە ئەوە وەختێکی زەمەنی محەدەد ئەوە بکاتن کە ئەوە خواستی هەرە گەورەی کوردە و داواکاری هەرە گەورەی کوردە لە عێراق و کێشال وەسراوەکانی تر مەسەلەی پێشمەرگەیە مەسەلەی گرێبەستە نەوتیەکانە مەسەلەی شەراکەتی کە کاک زەعفەر ئیشارەتی پێدا شەراکەتی حەقیقی کوردە لە بەغدا ئێمە پێمان وایە دەبێ فعلا خواستەکانی کورد لە ئەوەکان زەق بکرێنەوە پێویست دەکات قوربانی کورد قوربانی لە پێناوی بدەدەنە خواستە حزبیەکان دەستکەوتە حزبیەکان ئێمە ملزەم نین بۆی بچین دەستکەوتی لە بۆ حزبشکە بەدەستبینین بەڵام خواستەکانی گەل ئەوە بکرێت بە شەفافی و بە ئەوەی باس بکرێتن و تەرع بکرێتن ئێمە بەبێ داخوازی هیچ کەسێک ئێمە هەلوێ جعفەر ئێوە بۆچی هەوڵتان نەدا ئەم کێشەیە بکەنە کێشەیەکی نەتەوەیی بۆچی وەک کاک سەفینەڵێ ئەوانتان نەتانتوانی ئەوان ئیقناعکەن کە ئەم کێشەی نەتەوەییە لە لای ئەوان تا ئێستا ئەم کێشەی حزبیە خۆی کێشێکی نەتەوەییە بەڵام برادرانی گۆران حەقی خۆیانە تێبینی خۆیان هەبێت لەسەر ئەو شێوازەیە کە ئێمە میکانیزمانەی پێ ئەو میکانیزمای بەکاردێنین بۆ ئەوەی دیالۆگ لەگەڵ بەغدا بەردەوام بکەین حەقی خۆیانە ئەو تێبینیانیان هەبێتن بەڵام کێشەکە کێشێکی نەتەوەییە و کێشێکی حزبی نەبووە بەو دیدە و ینی بەو شێوە تەعامل لەگەڵ نەکراوە یعنی سەرۆی ئەو ناکۆکیانە حتا ڕێکەوتنی هەولێر خەڵاس دەستێکە پێگیریکردنە بە دستور بە بەندەکانی دستور واتە مادەی 140 کورد لە هەرێمی کوردستان گرفتی لە گرفتی 140 گەورەتری نییە نەبووە خۆی لە دستور مدە زەمەنیەکە لە ڕێککەوتن نامە بەو شێوازە نهاتووە ئەوەی بلێکە لەو ماوەیە بەڵام بەڕێز نووری مالکی چەندین جارە وعدی داوە ئەو مەسەلە هەموو توانەکە بخەتە گەر بۆ ئەوەی مادەی 140 جێبەجێ بکات هەنگاوی عملی بەو شێوازە نەبوونە پێچوانەیە لە لێدوانیا بۆ یاخود لە چاپێکەوتنەکەی NRT باسی لەوە دەکرد کە ئەوەی کە لە سەرشانی حکوومەت و نووری مالیکیە جێبەجێ کردووە ئێستا کێشەکە لە بینی سەر و کۆمار و پەرلەمان خۆی مەسەلەکە بەو شێوازە نییە یعنی شێوازەکە مادەی دستوریەکە دەڵێت ئاساییکردن سەرژمێری ڕێفراندوم باشە کێ ئەمانەی نەکردووە کوا ئاساییکردنەکەی باری ئەو ناوچانە کە دەبینین دەبابات هاتن دەوری خانقینیان دەگرت بە چ مافەکە و هەڕەشە لەو ناوچ خەڵکی ئەو ناوچانە بگرێتن ئێمە بڕۆ لە خەڵک بپرسی لەو ناوچانە دەژین ئەم وەزای ئێستا هەیە ئەمەزە بە شێوە خوڵقاوە یان تەقسیری حکوومەتی اتحادیە کە ببینی وەزعی ئەمنیان زۆر خراپەوە سەرژمێری ینی کوفرە لە عێراق بکرێت سەرژمێری بۆ سەرژمێری لە ناوچانە نەکرێتن لەبەرەوە مەسەلا ناکرێت هەتاکو تەحدیدی محافظەکە نەکرێت و سنووری ئیداری محافظەکە بۆ نەیکرێت حکومەتی اتحادی امکاناتی نییە بیکات ئەوە بەرنامەجی UN هەیە حازرە ئەوە ئەنجام بدات بەڵام لەوێ بڕیارێکی پێشوەختە هەیە نەکرێتن ئاساییکردنەکە خۆ لەوە ئاسانتر نیە بۆ حکومەتی اتحادی ئەو پرۆسەی ئاساییکردنە بە ئەنجام بگەینیتن بۆ پێ نەگەیشت لەبەرەوە لێرەدا ناکرێتن تو یعنی ئەو مەسەلانە مەسەلەی گەورە نا کەواتە کاک جعفەر ئێوە جارێکی کە ناتوانن لەگەڵ نووری مالیکیە لە عێراقا پێکەوە وەک دوو شەریک کار بکەن ئێمە ڕۆژێک لە ڕۆژان وامان نەگوتووە لەگەڵ ئەمە دەتوانین شەراکەت بپچرێنین و نەیکەین و بیکەین و گوتومانە لە عێراقدا دەبێتن ئێمە هەمومان پابند بین بە دستور بە مەبدەئی شەراکەت بە تەوافق ئەم وڵاتە بەو شێوە بە بناغایەکی مەذهبی تو ناتوانانی بە شێوازێکی تاکرەوی مەذهبی ئەم وڵاتە بڕێوە بی واتە دەبێتن لەسەر ئەو مەبدەئە ئێمە کۆک بین کە مەسلەی پرنسیپەکانی دیموکراسی و لێرەدا تەسەوەر دەکەم ئێمە ئەو لەگەڵ بەڕێز نووری مالکی هەر لە ڕۆژی یەکەم تا ئێستا ئێمە هەوڵمان داوە پێکەوە
مەسلەی شەراکەت ئێمە ڕێزی لەو مەسلەیە بگرین مەسلە پابندبوونی ینی مەسلەی چاکسازی ئەوە داوای ئێمە بوو ڕۆژێک لە ڕۆژان ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێمە ئاگاداری یەکەتی نیشتیمانی کوردستانیش جەنابی سەرۆک مەسعود بارزی داوامان نەکردووە سەحبی سەقە لە ماڵەیەکی بکەین ئێمە بۆ ئەوە دەست پێشخەر نەبووینە هەمیشە داوای چاکسازیمان کردووە کە مەسەلە بۆ مەسلەی سەحبی سەقەوەش مەسلێکی زۆر ئاساییە ئێستا کە ئەو هەرچی پێشێلکاری دستور بەندەکانی دستور هەیە ئێستا ئێمە لەسەرەوە لێکۆڵینەوە دەکەین و حاضر دەکەین کاک هادی ئەچمە ناوبڕێک بەس پێش ناوبڕەکە پرسیارەکەمەوە بێ ئایا ئەتوانن ئەو پێشێلکاریانەی سەرۆک وەزیران و ریمالیکی بەرامبەر دەستور کردوێتی کۆی بکەنەوە لە پاکیجێکا و پێشکەشی پەرلەمان بکرێت گوێم لە وەڵامەکە بێت دوای ئەم ناوبڕە ناوبڕێک و دەگەڕێنەوە لەتەن.